هاوسەران ئەو گەنجانەی کە هەر لە سەرەتا و گرێبەستی هاوسەرگیری ئەنجام دەدەن کۆمەڵێک ئەرک و مافیان دەکەوێتە سەرشان و ئەم ئەرک و مافانە لە ڕووی یاساییشەوە دیاری کراوە. ئەگەر خانمێک مافەکانی زەوت بکرێت دەتوانێت لە ڕێگەی یاسا و مافەکانی وەربگرێتەوە. هەڵبەتەمانە زۆر کەمن لەبەر عورف و عادەتی نێو کۆمەلگای کورتی، بەڵام بەگشتی بزانین تا چەند گرنگە خانمان پیاوان ئاگاداری مافەکانی خۆیان بن، ژیانی هاوسەرگیریان و هەروەها ئاگاداری ئەرکەکانی شام لەگەڵیدا. گفتوگۆی زیاتر دەگەین لەگەڵ میوانەکەمان کە لە ڕانیە و میوانی بەرنامەی پایامی ڕۆژە خاتو کەژاڵ محەممەد پارێزەر. خاتو کەژاڵ سڵای خوا لێبێ، سوپاس بۆم دەرفەتە. سڵاوی خۆی گەورەش لێەوە، زۆر سپاس بۆ ئەم میوانداریەتان. ڕێز و سڵاو خۆشەویستم بۆ تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام هەیە. زۆر سپاس. سەرەتا پێشەوەی بزانین مافی هاوسەر و ئەرکی هاوسەران بەرامبەر یەکتر چیە. پێش ئەوە بزانین دەبێت بزانین لە کێکەوە ئەم مافانەیان دەکەوێتە سەر یەکتر. هەر کاتێک کچوو کوڕێک کە چون بۆ مەحکەمە و ویستیان عەقدی زەواج بکەن و عەقدی زەواجەکەیان کرا، هەر لەو کاتەوە مافیان بەرامبەر یەکتر هەیە و ئەرکیشان لەسەر یەکتر هەیە. ئەو مافانەی کە بەرامبەر یەکتریانەوە ئەرکانش بەرامبەر یەکتریان هەیە زۆرن. ئێمە لێرە چۆن دەڵێ چەند خاڵێکی جەوهەری باز دەکەین. خاڵێکی گرنگ کە پیا و ئەرکە لەسەری بەرامبەر پیا ئافرەت جێبەجێکە هەر لە عەقدی زەواجەکەیەوە لە سەرەتای عەقدی زەواجەکەیەوە، ئەویش بریتیە لە مارەی، بریتیە لە ئەو زێڕەی کە بۆ ئافرەت دەیکا. جا لە قەدەر توانای خۆی چەندە ئەوە گرنگ نییە، گرنگ ئەوەیە مارەی بۆ ئەم ئافرەتە بکات. هەروەک خی گەورەش لە قورآن دەفەرمێ و ئاتوهن ئوجورهن بالمعروف، مارەی ئافرەتان کاتان بدەن بە جوانترین شێوە، ستەمیان لێ مەکەن و لێیان مەخۆن. کەواتە ئەم خاڵێکی زۆر گرنگە کە پیا و بزانێ ئەوە ئەرکە لەسەری کە پێویستە مارەی ئافرەت دابین بکات. خاڵێکی تر لە خاڵەکان حوسنی معاشەڕەیە کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە کێشەکان زۆربەی کە دێنە دادگاکان لەسەرەوەیە پیا و نازانێ کە حوسنی معاشەڕەی دەبێ هەبێ بەرامبەر ئافرەتەکەی، کە زانی دەبێ بە شێوازێکی جوان سەرجێی و حوسنی معاشەڕە بەرامبەر هاوسەرەکەی بکە. ئەو کات کێشە پەیدا ناکات، کێشەش پەیدا کرد لە بینی خۆیان دەتوانن چارەسەریکەن. هەروەها خاڵی تر لە خاڵەکان کە پێویستە پیا و بیکە بەرامبەر بە هاوسەرەکەی مەوزوعی نەفەقەیە. هەموو کەس نەفەقەی لەسەر خۆیەتی، تەنها ئافرەت نەبێت تا ئەو ڕۆژەی لە ژیان داماوە و دەمرێت نەفەقەی لەسەر پیاوەکەیەتی. بۆیە پیاو دەبێ ئەوە بزانێ لای ڕوون بێ ئەو وعیەتەی هەبێ کە نەفەقەی هاوسەرەکەی لەسەر خۆیەتی، تەنانەت ئەگەر ئەو هاوسەرە ئیشیش بکە، موچە خۆر بێ، ئیش بکە، هەر شتێ بکە. زۆرجار کێشە ڕوویداوە لەسەر ئەوەی تەلەفۆنیان بۆ کڕینتیانە هاوسەرەکەمان داوای ئەو بڕەپارەیەمان لێ دەکات کە بۆ بنە لە ئیش وەری دەگرین یان لە مانگانە وەری دەگرین. بۆیە پیا و پێویستە بزانێ، ئەگەر بزانێ ئافرەت هەر چەند ئیشیش بکە نەفەقەکەی هەر لەسەر پیاوەکەیەتی، ئەو کات کێشە پەیدا نابێ. و خاڵێک تر لە خاڵەکان بەیتی شەرعیە کە پێویستە پیا و هەر لە عەقدی زەواجەوە کە کرا بەیتێکی شەرعی بۆ ئافرەتەکەی دابین بکەوە. تەنانەت هێندێک لە زانایان دەڵێن پێویستە دوور بێت لە کەسوکاری هەردوو گلاش بۆەوەی کە تەداخل دروست نەبێت، کە تەداخل دروست بوو لە بینی ئەم ژنومێردا و کات کێشەکان سەر هەڵدەدەن. بینە سەر ئەو ئەرکانەی کە ژن هەیەی بەرامبەر بە پیاوەکەی. خاڵێکی زۆر گرنگ و جەوهەری کە ئافرەت پێویستە ڕەچاوی بکە ئیطاعەی زەوجەتی. چونکە هەر کاتێک ئافرەت کە زانی پێویستە پێی شەرع و پێی قانون، چکە ئێمە لە بیرمان نەچێ یاسای ئەحواڵ شەخسی هیچ قەرارێک دەرناکە پێچەوانەی شەرع بێ. کەواتە دەبێ ئافرەتان ئەوە بزانن کە ئیطاعەی زەوج حەقێکی هەم شەرعیە هەم قانونیە کە پێویستە جێبەجێکە بەرامبەر بە پیاوەکەی. بەڵام ئەم ئیطاعە زەوجەش مطلق نییە، بە شێوەیەکی ڕەهانیە بڵێ بە شێوەیەکی ڕەهایە مافرەت دەبێ هەموو شت بە قسەی ئەو پیاوە بکە. چکە زۆر کێشە هاتوۆتە دادگاکان پیا و تەڵەبیاتی ناشەرعی و ناقانونی بەرامبەر ئەو ئافرەتەی کردووە. لەو کاتەیە پێویستە ئافرەت بە قسەی نەکا. بۆ نمونە پیا و داوا لە ئافرەت دەکات چێ بۆ دوکانێک چێ بۆ شوێنێک مەشروبی بۆ بێنێ، یاخۆت بێ کۆچن بۆ یانەیەک یان بچن بۆ کارتریایەک بێکەوە نێرگەلە بکێشن. ئەو تەڵەبیاتە ناشەرعی و ناقانونیانە لەسەر هاوسەر دەتوانێت جێبەجێیان نەکا. هەر کاتێکیش گەیشت بە دادگاکان کە بۆ نمونە
ئەو تەڵەبیاتە پیاو لی کردبوو کە گەیشت بە دادگاکەم کاتی ئەوە تەڵەبیاتێکی ناشەڕعی و ناقانونیە ڕەدی داوای پیاوەکە دەدرێتەوە. هەروەها پێویستە لەسەر ئافرەت پاراستنی هەست و شعوری پیاوەکەی بکات، هەر لە پاراستنی ماڵی، هەر لە پاراستنی مناڵەکانی، هەر لە پاراستنی سەرۆت و سامانی ئەم پیاوە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە، چونکە زۆر جار کێشە و مەشاکیلەکان هاتوۆتە دادگاکان لەسەرەوەی کە ئافرەت ماڵ و مڵکی ئەم پیاوەی نەپاراستوە، ینی بە ئارەزوی خۆی سەرفی کردووە. بۆی پێویستە مڵک و ماڵی ئەم تا چەندێک بڕاتان بەوەیە کە جێبەجێکردنی ئەم ئەرک و مافانە بەرامبەر یەکتر لە نێوان هاوسەرانە خۆشبەختی خێزانی دروستەکە و ئەو ماڵولانەیە دەبێتە ماڵولانەیەکی ئارام. بڵێ ئەو خاڵانەی کە باسم کردن و ئەوانش کە مابوو من ئەمانە هەمووی کە جێبەجێکران دەبێتە خۆشبەختی لە بینی هاوسەران، چونکە ئەگەر ئافرەت ئەو وعیەی هەبوو پیاو ئەو وعیەی هەبوو بەرامبەر بە یەکتر، ینی هەردووکیان وعی شەرعی وعی قانونی وعی ڕۆشنبیری کە ئەم سێیان هەبوون بەیەکەوە دەزانن بۆ منە مافی چییە، دەزانێت بەرامبەری ئەرکی چییە، ئەو کاتە بە دڵنیایی و بە تاکیدی خۆشبەختی خێزانەکان مسوەگەر دەبێت. زۆر باشە خات و کەژاڵ تا چەند گرنگە هاوسەران زۆر جار ئەو هۆشیارەیان نییە پێش ئەنجامدانی واژۆکردنی گرێبەستی هاوسەرگیریەکان، یانی تا چەند گرنگە کوڕان و کچان ئاگاداری ئەوە بن بە هەر شێوازێک بێت هۆشیاری ئەوەیان هەبێت کاتێک کە دەچێتە نێو ئەم پرۆسەیەوە ئەمە ئەرکەکانێتی و ئەمەش مافەکانێتی، ینی ئاگاداری ئەو بابەتانە بن وا ڕێگەکان چین بۆی کە بە دیاریکراوی ئەرک و مافەکانی خۆی جیا بکاتەوە. پرسیارێکی زۆر باش و لەجێ خۆیەتی دەست خۆش بە ئەوەی کە مشکیلە لە ژیانی هاوسەری پەیدا دەکا هەم کەچ هەم کۆڕ پێش هاوسەرگیری نازانێ حەق و مافی خۆی چه بەرامبەر یەکتر. ئەوە سەرەتا لەسەر خێزانە، خێزان دەبێ ئەو ڕۆشنبیریە بدە بەو کچ و کوڕانە پێشەوەی بیان گەێنێتە قۆناغی هاوسەرگیری، ینی هەر لە کۆڵخۆکردنەوە نییە. لەگەڵ ڕێزم زۆر خێزانەکان لە ماڵەکەی خۆی بۆ منە کوڕەکەی پێ پەروەردە نەکراوە، پێی ڕۆشنبیر نەکراوە، دەچێت کچێکی چۆن دەڵێ بەمەلدا دەدا زەواجی بۆ دەکات دەڵێ بەڵکم ئەهات کوردەواری وەتەی بێ بە پیاو یان ئافرەتەکە بێ بەژەم نە، تۆ دەبێت لە ماڵەکەی خۆتدا پەروەردەیکە یەک دوو کۆمەڵگە پێویستە، ینی ئەو وعیەتە بدا بەم کچ و کوڕاجا لە ڕێگەی دەور و سیمینار و کۆڕ و کۆبوونەوە، ینی هەر شتێک بێ گرنگەوەی ئەم کچەوە ئەم کوڕە خۆی ڕۆشنبیر بکەوە، خۆشیان دەتوان بۆن لە ڕێی کتێب خوێندنەوە ئێستا ئەوەندە ئاسان بۆ کە کتێب بۆن لە ماڵنی هەر لە مۆبایلەکەی خۆت بە هەزاران کتێب دەتوانی دابەزێنیان، هەزاران بۆ منە کەسانی ڕۆشنبیر هەیە، توێژەری کۆمەڵایەتی هەیە، پسپۆر هەیە، دەتوانی گویان لێ بگری ئامۆژگاریەکانیان جێبەجێکەی بۆی بزانی مافەکانت چیە و ئەرکەکانت چێ بەرامبەر یەکتر، کە زانیت کچ و کوڕ زانیت پێش عەقدی زەواج کە زانی ماف و ئەرکیان بەرامبەر یەکتر چیە، ئەو کاتە دوای زەواج ئەوەندە کێشە و مەشاکلیان بۆ پەیدا نابێت کە بۆشیان پەیدا بوو خۆیان دەتوانن چارەسەری کەن، چونکە ئەگەر کت زانی حەق و مافی خۆی چییە و کوڕیش زانی حەق و مافی خۆی چییە، لە ئەسنای هاوسەرگیری کێشە و مەشاکل هەر دەبێت کەس کێشە و مەشاکلی نەبێت کە کێشە و مەشاکلەکان هەبوون ئەو کاتە کامیان بۆ منە ئەرکەکەی خۆی جێبەجێ نەکردو، دەزانێت کەم تەرخەمی کردووە، دەزانێت کە ئەرک بۆ لەسەری کەم تەرخەمی کردو و کاتی خۆی دەست پێش خەری دەکە و داوای لێبردن دەکە و دەیەوێت کێشەکە چارەسەرکە. زۆر باشە کەژاڵ خان، ئەمێ ئەو پرسم لە سەردەی قسەکان تا باسی هەندێک مافت کرد کە لەسەر شانی ئافرەتە بەرامبەر هاوسەرەکەی و لەسەر شانی پیاوە بەرامبەر خێزانەکەی. ئەمێ ئەو پرسم ئەگەر ئەم ژنەیان ئەم پیاوە بیانەوێت لە سەرەتای دەستپێکی هاوسەرگیریان یاخود کاتی نووسینی گرێبەستی هاوسەرگیریان لە ئەسنای ژیانی هاوسەرگیریانە بیانەوێت مافێک لەسەر یەکتر زیاد بکەن یا ئافرەتەکە داوای مافێکی زیاتر بکات لە پیاوەکە داوای مافێکی زیاتر بکات لەسەر هاوسەرەکە. ئەمە تا چەنە ڕێگی پێدراوە لە ڕووی یاساییەوە ئیجراعاتەکانی جێبەجێکردنی ئەم جۆرە زیادکردنی مافە چۆنە؟ هەر کاتێک لە عەقدی زەواجە عنی سەرڕای ئەوەی قانون و شەرعیەوەی کە بۆ خۆی هەیە بیانەوێ مافێک زیاد بکەن دەبێت ئەو کاتە ئاماژەی پێ بکرێ. بۆ منە ئافرەتێ هەر لە عەقدی زەواجەکەیان نووسیوێتی کە نابێ ژنی دووەم بێنێ، ئەوە دەتوانێت هەر پێشتر باسی بکە، دواتر کە بۆ منە لە عەقدی زەواجەکەیە باسی نەکرد دواتر ناتوانێت لەسەر یەکتر زیادی بکەیت یاخود جیابوونەوە بەدەست خۆی بێت. ئەمانە لە سەرەتای عەقدی زەواجدا هەر مافێک کە بتەوێ بەسەریدا چۆن دەڵێ جێبەجێکەی دەبێت لە سەرەتاوە باز بکرێت، کە لە سەرەتاوە باز نەکرا دواتر بتەوێ بیسەپێنی بەسەریدا ئەو ئافرەتە یاخودە و پیاوە دەتوانێت بیکاتە
داوا لەسەری و ئیقامەی بکە لە محکەمە. زۆر باشە خات و گەژاڵ ینی من زۆر بەلامەوە گرنگە کاتێک بۆی کە کێشە دروست نەبێت و نەبێتە هۆی ناخۆشییان و دوو هاوسە لە نێویاندا لە نێو ماڵەکەدا زۆر جار بابەتێکی دیکە هەیە لەوانەیە پەروەردەکردنی ئەو خێزانە دایک و باوکە کاریگەری هەبێت لەسەرەوەی کە ئەم دوو هاوسەرە کە دەچنە نێو پرۆسەوە سەرکەوتوو بنیا خوشکست بێنێ. ئای من نمونەیەکە بۆ باسکەم دوو هاوسەر هەردووکیشان دانیشتون و پیاوەکە خۆی باسیە کردەوە ئێستا زیاتر لە 15 ساڵە پێکەوە هاوسەرن. ئێوە ڕۆژەی کە چوینە نێو ماڵی خۆمانەوە بە خێزانم و چایەکم بۆ بێنەوەتی من کچی فلانەکەت بڕۆم چای بۆ تۆ بێنم لەبەرەوەی کە تاقانە بوو بە شێوازێ پەروەردەکرا بوو ئەو شتانەی پێ قبول نەبوو. جام بەسمەوەیە تا چەند گرنگە دایکان و باوکان خۆیان نمایندە یاخو نمونەیەکی جوان بن تاوەکو کچان و کوڕەکانیان چوونە نێو ئەو پرۆسەیەوە بزانن کە باوکی یاخو دایکی بەم شێوازە ڕەفتاری کردووە زانیوێتی کامە مافەکانێتی و کامە ئەرکەکانێتی. دەستخۆش بێ بڵێ پەروەردەی خێزان زۆر گرنگە بۆ مەوزوعی پرۆسەی هاوسەرگیری کچ وە کوڕ یعنی هیچ دایک و باوکێک نییە بۆ منە کچ و کوڕەکەی خۆی خۆش نەوێ ئەزیەتی بدە یاخود ئەوەندە نازی هەڵنەگرێ بەڵام تۆ کە نازی هەڵناگری تۆ کە نازت ئەوەندە پێدا و بکوژی منداڵەکانتە بۆ داهاتوو یعنی ئەو پەروەردەی کە سەرتا دەیکەی ئەوە بناغەیەکە بۆ ژیانی هاوسەرگیری یعنی زۆر گرنگە باوک و دایک لە سەرەتاوە ئەم کچ و کوڕە ڕابێنن بۆی کە دواتر لە ژیانی هاوسەرگیریان سەرکەوتوو بن. ئەوەش چۆن دەبێت بەکردار بە خۆیان لە خۆیان دەجێبەجێکەن بۆ منە کچ و کوڕێک کە نەیبینی بێت لە ژیانی هاوسەرگیری باوک و دایکی ڕێزی یەکتریان گرتووە خۆشەویستیان بەرامبەر یەکتر دەربڕیوە یان دایکی چۆن دەڵێ لە خزمەتی باوکیدا بۆ لە ڕوا قانونی و شەرعیەکە و باوکیشی بە هەمان شێوە لە خزمەت دایکیدا بۆ لە ڕوا قانون و شەرعیەکە کە کچ و کوڕ ئەمانەی نەبینین لە ژیانی هاوسەرگیری ئەی چۆن دواتر بتوانێت بەخۆی جێبەجێ بکەیانی ئەو خۆشەویستی و ڕێز و محەبەتەی ناو خێزانەکان زۆر گرنگە بۆ دوای هاوسەرگیری ئەم کچ و کوڕەیانی پەروەردەی ئەوان زۆر ئەساسەوە زۆر گرنگە ینی پێویستە ڕوونکردنەوەیان پێ بدرێ ئەگە لە سەرتاوەش بۆ منە بەو شێوازە نەیان هێنا پێش پرۆسەی هاوسەرگیری پێویستە بە کچەکەی بڵێ ئەوە ڕێیە ئەوە شوێنتە ئەوە مافتە وەرکتە و بە کوڕەکەشی بە هەمان شێوە ینی تۆ ئافرەتێکی چۆن دەڵێ فول ناس پەروەردەکەی دواتر بتەوێت لای کوڕێک بەختەوەر بێ کە ئەمری بەسەردا دەکا بە تەکیدی بەختەوەر نابێ. زۆر باشە کەژاڵ خان ئەمە ئەو پرسم لە کاتی دروستبوونی کێشە لەسەر ئەم مافانە چ لایەن پیاوە بەیان لایەن ئافرەت چۆن داوای مافی خۆیان بکەن بە ڕێگایە کە هەم ژن و پیاوەکە مافی خۆیان دەست بکەوێتەوە و کێشە مشکلشیان بۆ دروست نەبێت. ئەوەی کە زۆر گرنگە پێویستە هاوسەران شت نەگەێنن بە دادگاکان تا خۆیان پێیان چارەسەر دەکرێت نەیگەێنن تەنانەت بە کەسی سێمیش تا چۆن دەڵێت لە چوار دیواری خانوەکەی خۆیان دەتوانن جێبەجێکەن و دەتوانن شتەکە چارەسەرکەن بۆ لەبەرەوەی کە تۆ گەیانتە دەرەوە لە ماڵەکەی خۆت گەیانتە کەسی سێم و کەس و کار و پاشان دادگاکان احتیمالی هەیە چارەسەری تۆزە قورستر بێت تا دەکرێت خۆیان چارەسەریکەن کە هەر چارەسەر نەکرا کەسێکی سێم کەسێکی دڵسۆزیان بۆیان چارەسەرکە کە هەر نەکرا ئەو کات لە ڕێی ئیقامەی داواوە دەتوانن بیکەن جا بۆ منە مارەی پێشەکی بۆی نەکراوە یاخود هەر شتێکی تر ینی پیا بۆ منە ئافرەت ئیتاعی نەکردووە ئەوە دەتوان لە ڕێگەی محکەمەوە کاتی بەداوا بیکەن. زۆر باشە خات و کەژاڵ بابەتێکی دیکە کە زۆر جار کێشۆگرفتی لێ دەکەوێتەوە لە نێو هاوسەراندا ئەویش بابەتی داراییە بۆ نمونە پیا و شارێکی وای لانیە زۆر جار کە بزانێت بە تەواوەتی نەفەقەی ئەم خێزانم ئافرەتە لەسەر پیاوە کاتێکا بۆ منە خانمەکەم موچەخۆر بێت دەیەوێت بە تەواوەتی دەست بگرێ بەسەر موچی ئەویشدا و هاوتای خۆی بکاتەوە یان بۆ نمونە شتێک بۆ نێو ماڵەکە بکرێت دەڵێت خۆت بیکڕە و لە پارەی خۆت بیکرام کۆمەڵە کێشانە دروستە بن تا چەند گرنگە هوشیاری ئەوەشیان نەبێ بۆ بەتایبەتی پیاوان کە لەسەری واجبە نەفەقەی ئافرەتەکە بگرێتە ئەستۆی خۆی. بڵێ زۆر گرنگە پیاوانەوە بزانن کە نەفەقەی ئافرەت لەسەریانە تا لەو ڕۆژەی کە عەقدی زەواج دەکرێت تا ئەو ڕۆژەی و ئافرەتە لە ژیاندا ماوە ئەگەر موچەخۆریش بێ ئەگەر بۆ منە خاوەن ئیش و کار و بزنسی خۆشیش بێ عنی زۆر چۆن دەڵێ دەوڵەمەند بێ بەڵام ئافرەتی ژیر ئافرەتی تێگەیشتوو ئەو ئافرەتەیە کە ژیانی خۆی چۆن هاو بەش کردو لەگەڵم پیاوە مۆزوعی نەفەقە و داراییشدا بەشکە لەگەڵی تۆ جارێک ئافرەتێک تەلەفۆنی کردی هاوسرم بەزەخت دەیەوێ موچەکەم لێوەربگرێ ڕاستە حەقی خۆیت ئەمە ئافرەتە کە نەیدەبم پیاوە خۆی
چۆنی حەز لێ توانێت سەرفی کە بەڵام من ئامۆژگاریم بۆ ئافرەتاوە بوو بە تەلەفۆن بۆم ڕوون کردەوە کە تۆ مادام ژیانی هاوبەشت هاوژینی و هاو خۆشببختی و هاوخەمید لەگەڵ ئەم پیاوە پێکێناوە پێویستە ئەوە دابشکەی مادام مشکلەکەت هەر ئەوەیە بێکەوت بۆ منە دابشی کە یان هەربیخەوە پاڵ دارایی پیاوەکەت ماگانی پیاوەکەت یان بۆ خۆت بۆ منە بڵێ ئەوەندەی نەفقەی ماڵ و منداڵەکە من دابین دەکەم لەبەرەوەی ئەوەندە موچێم هەیە یان نەفقی خۆم بۆ منە نیوەی دابین دەکەم لەبەرەوەی ئەوەندە داهاتەمەیە یعنی ئافرەتانش پێویستە ڕۆشنبیریان هەبێ کە مادام هاوبەشن لەگەڵ ئەم پیاوە پێویستە لە نەفقەکەش هەروە ینی هەرچەندە حەقێکی قانونی و شەرعی خۆیەتی کە پێی نەدا پیا و پێویستە ئەو وەعیەتەی هەبێ کە نەفقەی لەسرە هەرچەندە ئەم ئافرەتە خاوەن داهاتی خۆشی بێ. زۆر باشە کەژاڵ خان ئەوەی کە ئێمەی 20 ساڵانە ڕێژی جیابوونەوەکان زیاکەن لە دادگاکانە ئێوە هۆکارێکی بۆ چێگەڕێنەوە زۆرترین کێش خێزانیانی کە دێتە بەردەستی ئێوە دێتە ناو دادگاکانەوە کام جۆرە کێشانن؟ ئەو کێشە خێزانانەی کە سەر هەڵدەدەن ئەگەر لە سەرەتاوە لە پێش عەقدی زەواجەوە کچ و کوڕبزانێ مافی خۆی چیە ئەرکی چیە هەردووکیان و پاشان دوای هاوسەرگیری ئەم ماف و ئەرکانە مەوارەسە بکەن جێبەجێیان کەن لە ژیانی هاوسەرگیریان بە تەکیدی کێشە خێزانیەکان ئەگەر هەش بن کەم دەبن چکە کێشە خێزانی نییە بڵێ هیچ عایلە کێشە خێزانی نیە هەیەی بەڵام دەتوان بە خۆیان چارەسەری بکەن ئەگەر وەعیەتیان هەبێ ینی ماف و ئەرکەکانی خۆیان بزانن وعی ڕۆشنبیری وعی قانونی وعی شەرعی خۆیان هەبێ ئەو کاتی کێشە خێزانیەکان کەمتر دەبن کێشە خێزانەکانش کەمتر بوونەوە ڕێژەی جیابوونەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دابەزین دەڕوە بەڵام ئێستا کە کێشە خێزانیەکان ڕووی لە زیادبوونە کە ڕێژەی جیابوونەوە و تەفریق و تەلاق ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە زیادبوونە کە بە تایبەت کۆتایی ساڵەکان ئامارەکان وەردەگرین ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە هەڵکشانە ئەوە دەگەڕێتە بۆی کە ماف و ئەرکی یەکتر بەرامبەر یەکتر نازانن کە زانیان و کاتی کێشە خێزانیەکان کەمتر دەبنەوە و ڕێژەی جیابوونەوە و تەفریق و تەلاقیش ڕوو لە دابەزین دەکەن. خات و کەژەڵ ئاماژت بۆ کرد کاتێکە کێش و گرفتی دێتە پێشەوە زۆ گرنگە لە نێوان خۆیاندا چارەسەری بکەن بەڵام لە چه حاڵەتێکە بگاتە ئەوەی کە ئەم دوو هاوسەرە پەنابەرنە بەر دادگا کاتێکە مافەکانیان پێشێلکرانی لە چه کاتێکا زەروریەتە بگەنە دادگا؟ لەو کاتە زەرورە بگا بە دادگا کە خۆیان نەیانتوانی چارەسەری کەن. ئێستا بۆ منە ئافرەت هەیە بەبێ خۆشیان نەیانتوانی دواتر خزم و کەسوکاریش لە نێوانیاندا نەیانتوانی ئەنجا بگەنە دادگا وایە؟ بەڵێ ئافرەتەیە خۆی بەبێ هیچ عوزرێکی شەرعی و قانونی ماڵی هاوسەری بەجێهێشتووە ئەم پیاوە چەند جارێک بۆ منە لە ڕێی کەسوکاری خۆیەوە لە ڕێی کەسانی ڕیشسپی و پیا و معقولەوە هەڵی داوە ئەم ئافرەتە بگەڕێنێتەوە لای خۆی کەەوە ئافرەتە هەر نەگەڕایەوە لای ناچارە لە ڕێی مەحکەمەوە هەوڵدا و کاتی داوایەکی متاوعە بنووسێ داوای گەڕانەوەی خێزانی بینووسێ و لە ڕێی مەحکەمەی ئیجباری کە ئافرەتە بێتەوە ماڵی هاوسەرەکەی کە هەر نەهاتەوە دێ بۆ مەحکەمەی ڕوون کاتەوە بۆچی ناگەڕێتەوە لای ئەم پیاوە ڕوونکردنەوە بدەوە کاتی کە هەر گەڕایەوە لای چۆن دەڵی نور عەلا نور کە نەش گەڕایەوە کاتی مەحکەمە ناچارە بە جیابوونەوەی ئەم ژن و پیاوە. زۆر باشە خات و کەژاڵ شتێکەیە زۆر لە ناو دادگاکانە باوە ئەویش بوونی سوڵحە لە کاتی کێشەکانە. ئایا ژن و پیا و ئەو کاتێکە کێشەکانیان ئەبەنە بەردەمی دادگاکان تا چەند مەجال ئەمێنێتەوە بۆ ئاشت بوونەوە بۆ ئاشتەوایی یاخود دادگاکان تا چەندێک ڕێگە ئەدەن بەم ژن و مێردانە خۆیان مەجالێکیان بۆ بخڵقێنن بۆ ئەوەی کە زیاتر لە یەکتر نزیک بنەوە کێش و ناکۆکیەکان و ئەو خەم و خەفەت و کێش و مشکلەی کە لە بینیانە دروست بووە لە دڵیانە نەمێتەوە و ئاشت بنەوە. محکەمە بەردەوام هاوکار بووە خۆشبەختانە بەردەوام هاوکارە کاتێک داوایەک ڕەفع دەکرێت لە محکەمە حاکمە بەڕێزەکان ئەندامی داواکاری گشتی بەڕێزەکان بەردەوام هاوکار بوون بۆی ئەم ژن و پیاوە بتوانن گفتوگۆ بکەن بێکەوە لێکتێگەشتنیان هەیە بێکەوە بتوانن سوڵح بکەن بێکەوە ڕێکەوتنیان هەبێ دوای ئەوەی کە خۆیان قسەیان بۆ دەکەن دینێرن بۆ لای توێژەری کۆمەڵایەتی توێژەری کۆمەڵاتیش بە هەمان شێوە قسەیان بۆ دەکەن و پاشان دێنێن بۆ لیژنەی ئاشتەوایی کە هەر ئەوەش نەکرا دەبێت کاتی خۆیان قەرار بدەن لەسەر ئەوەی ئایا بگەڕێنەوە یاخود جیا ببنەوە ینی تۆ کە دادوەرەکان بۆ خۆیان قسەیان بۆ کردن نردیان بۆ ناوبژیوان نردیان بۆ توێژەری کۆمەڵایەتی ینی ئافرەت و پیاو هەیە خۆشبەختانە
ئەم قسانیان دەچێت بە گوێیدا و قەناعەتیان پێدێ و دەگەڕێنەوە لای یەکتر و ژیانی هاوسەری بەردەوام دەبن. زۆر باشە خات و کەژاڵێمە شتێکی دیکەمان نەماوە ئەگەر تۆ خۆت شتێک بیرمان چوو بێت ئاماژەی پێ بکەین یا چیتر ماوە گرنگ بێت کە ئاماژەی پێ بکەین و بۆ هاوسەران گرنگ بێت و بێتەمایەوەی کە زیاتر لە یەکتر تێبگەن و نەبێتە هۆکاری هیچ کێشە و گرفتێک و خۆشبەختی لە نێو ماڵەکاندا دروست ببێت. دەستان خۆش بێت. ئەوەی کە گرنگە لە بینی هاوسەران هەموو مافێک و ئەرکێکی یەکتر بزانن، یعنی ئافرەت بزانێت کە پێویستە ئیتاعای زەوجەکەی بکە، بۆ پێویستە هەست و شعوری ئەم پیاوە بپارێزێ و پێویستە ڕێزی ئەم پیاوە و ڕێزی کەسوکاری بگرێ و پاشان پێویستە بەبێ ئیزنی ئەم پیاوەی لە ماڵەوە نەچێتە دەرەوە. ینی ئەو خاڵێکی زۆر زۆر گرنگە کە زۆر جار کێشە و مەشاکلی لەسەر پەیدا بووە و پیاویش بە هەمان شێوە پێویستە بزانێت کە ئەو خاڵانەی کە باسمان کردن مەوزوعی نەفەقە و مەوزوعی بەیتی شەرعی و مەوزوعی حسنی معاشەڕە و کە زۆر جار کێشە لەسەرەوە پەیدا بووە توند و تیژی لەسەری پەیدا بووە، پێویستە هەموو مافەکان و هەموو ئەرکەکان یەکتر بەرامبەر یەکتر بزانن کە ئەمانەیان زانی ئەو کات کێشەکان ئەگەر هەش بن زوو چارەسەر دەبن ناگەن بە دادگاکان. خات و کەژاڵبیرمانە چێ ئاینی پیرۆزی ئیسلامیش هۆکارێکی زۆر باشە تاوەکو و هاوسەران خۆشببختی و خۆشەویستی لە نێوانیاندا زیاد بکەن ئەگەر ئەو ڕێنمانی کە بۆ هاوسەران هەیە جێبەجێ بکەن بە دڵنیاییەوە دەکرێت خۆشببختی و سەعادەت و سۆز و خۆشەویستی لە نێو خێزانەکاندا بوونی هەبێت. قورآن و لا سونە وەرگیراوە، عنی هیچ قەرارێک دەرناکە کە پێچەوانەی قورآن و سونە بێ. ئەگەر قەرارێک دەر کە پێچەوانەیەوە بێ ئەوە لە سەروی دادگاکانەوە کە دادگای پێداچوونەوەی دەتوانێت کاتی ئەم کەسانە تاانیان تاانی لێ بدەن و قەرارەکە هەڵبوەشێتەوە. بۆیە هەموو ئەم ڕێسا و یاسانی کە شەڕع دایناوە خۆشببختی و کامبرانی دەدا بە هاوسەرەکان، بۆیە پێویستە ئەم ڕێسا و یاسانی کە شەڕع دایناوە و پاشان کە قانون دایناوە بتوان هاوسەران لە بینی یەکتردا جێبەجێ بکەن بۆی کە خۆشببختی هەم خۆیان و هەم مناڵەکانیان هەم دەروبەریان دابین بکەن. چکە لە بیرمان نەچێ یانێ خێزانی تەندروست کۆمەڵگەیەکی تەندروست پێک دێنە. دەسەکان خۆش بێ، زۆر سوپاس بۆ پارێزەر کەژاڵ محەممەد لە حەجیاوە لەگەڵمان بوو. دەست خۆش بێ، وازەتمان نای.